چیرۆکی کە تووبەکردنم ینی زۆر سەرنجڕاکێژە نازانم لەوانەیە کە تەمەنی 13-14 ساڵ بووم ینی بەڕاستی ینی هەموو شتێکم بە فشیان نوێژم دەکرد بەینی خۆخوا ئەلحەمدولillah عایلەکی متەدەین ینی قەتەعمان نەکردبوو بەڵام کە هەموو شتێکم ینی بە فشە لەوانە نوێژ عادیم وەرگرتبە ینی شتێکە ئاسایی بوو بەڵام کە گەشتمە تەمەنێک ینی هەستم پێ کرد کە خوا بناسم هەندێک شتە هەموو شتێک لەو من نەدەهات ینی وەک بڵێ نەکبەتیەک ینی هەدە چوو ماولاش درست نەبوو لە مەکتەب ینی زیرەک بووم نەدەهات ینی هەندێک شت بووم دەهات بەڵام شەوێک مامۆستا من لەگەڵ برادەرەکان گەڕامەوە لە ماڵ ینی برادەرەکانم خراپ بوو بەس ئەلحەمدولillah من تووشی خراپی نەبوو کە گەڕامەوە بوو ماڵ ینی بینیم لە 2003 بوو 4 بوو کە ئەو دەوڵەتی ڕووشاوە کە ئەستیهزا و سوورە ینی وێنەی خراپ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دروست کرد بوو ئەبزامدانی مارک و ئەوانە بوون هاتمە ماڵ سودفە لەسەر قەناتی ئیقرا بوو کە ئەو مانشێتەم خوێند ئەو کاتی مۆبایل ئەو کاتێ بەڵام هەموو کەس مۆبایلی پێ نەبوو ئەلحەمدولillah مۆبایلم هەبوو وەڵا کە بینیم بەڕاستی زۆر ینی من ینی نازانم مووقفەکەم زۆر ینی عاجز بووم کە بڵێ یەکێک بڵێ ئینهیار بوویمە وەڵا منیش کە مەسیجێک شریتی مانشێتی بنی خوارەوە ینی ئیدانم کردو ئەوەم کردو وڵاهی ئەلحەمدولillah دەست نوێژم شوشت و ینی زۆر تێک چوون مەلەوانە بێ نوێژیش نووسبام بەڵام چووم نوێژم کرد و نوێژی عەشا و دوعام کرد و ینی دوعا لەو کافرانم کرد سبحان الله مامۆستا ینی شەوێک بووی لە هیچ ینی لەوانە پێش 23-24 ساڵ بی سبحان الله کە نووستم ینی ئەوە یەکەم جارە خەو نەدەڵێمەوە هەست ینی لە خەو بینیم کە شیری ذوالفیقار لە دەستمە ینی شیری مەسەڵەن شیری ئەو دووسەرە نازەم ئیمام عەلیە هەندێک دەڵێن ذوالفیقار ینی دەمزانی کە شیری ذوالفیقارە ینی چوومە جێگایەک لە لای ئێمە ینی مەشهورە ئەو جێگایە کە کاتی خۆی شەڕی کافر و مسڵمان کرایە وڵا من دەچووم بۆ ئەو لە ئەلحەمدولillah پێغەمبەرم دەبینی لەگەڵ عایشە ینی بەناو ناوی من بان کرد گوتێ ئەتو هاتی گوتم بەڵێ گوتە ئامادەی لە شەڕ گوتم فیدای تومە گوتە ئامادە بە ئەوە دژمن لێرە دێن حتى عایشە ینی گوتێ ئەتو ماندی دەچم ئاو لەوت دەینم بەڵام ئاوم نەخوارد بەڕاستی و لەگەڵ بانگ ینی بانگی بەیانی چوومە نوێژ و ینی ئەو خاونە ئەلحەمدولillah لە بیرم ناچی و پاشەوە مامۆستا 2000 و نازەم چەند بوو ئەمە گەمەیەک هەیە لە ئەوە لە نازم بە کوردەواری بەرد دەگرنەیەک و دوو دامە دەڵێن کێلە بەرانێ ینی بەردێکم هەڵگر ئەمە گەنج بووم بەردێکم هەڵگر سبحان الله بەردێکی ڕەش بوو ینی لە دەستی من بوو دوو پەرد ئەو پەردە یەکێک ناوی خوا لەسەرە تا ئێستاشم هەڵگرتیە ئەو پەردە لە لای من مایە ناوی خوا بە واضحی مایە ینی بە سپین و سێ بەردەکەش ڕەشە ینی هەستم پێکرد لەو ڕۆژە ینی هەر دوعایەکم کردبیش ینی خوا بووم جێبەجێ کرد یەک تەنها ئێستا بابەتێکی زۆر جوان لەسەر دەرەوەی وڵات ئەویش وا بزانم دایکم بەدڵی نەبووە چونکی باوکم نەبووە ئەوە خوا نەکردیا قسمەت نەچوویمە نەکو ئەلحەمدولillah عومرە و حەج و ئەوەش هەموو ئەلحەمدولillah م کردیا جاوە ینی لەو ئەو خەونە ئەلحەمدولillah بوو ئەگەری گەڕانەوە بوو ینی دینی ئیسلامە ئەلحەمدولillah عایلەشمان هەموو متەدەینن بەڵام ینی لەو ڕۆژەوە هەست پێ دەکەم من یەکێکی ترم ینی خەڵک من خۆش دەوێت ینی نازانم کە مامۆستا هەر مەکتەبێک بڕم بەخوا بە گریان ینی ئەو مامۆستا و قوتابی ینی ئەوان بە گریانەوە ینی خۆحافیزی لێ دەکەم لەوانە بوو مانگێکیش بیت دوو مانگیش بیت ئەلحەمدولillah ئەوە بووە جا و یەکێکیش لە کە زۆر گوێڕالی حەدیسەکانی تومە یەکێک کە مەشهورە ئەوەکەی تو کە دەڵێن پوستێکی ئاینی و ئەوە ئەلحەمدولillah ئەوانەوەی من هەموو ینی ئەوە نینە بەڵام ئەستام لەو ڕۆژە ینی هەلا ئەکاونتی خۆم نەمزانی ئەوایە 5000 کەس ینی ناتوانم تێپەر بم هەلا ئەکاونتی خۆم ئەکاونتێکی دانا کە بەس سەڵاوات لەسەر ینی صەڵوا عەلە النەبی ئەوەم دانا
سبحان الله ماوەی دوو ڕۆژ 5,000 قەپات کرد. يعني لو أنا فضل كشلو جنابي براستي يعني يكم أوكم نوسي يعني دامنا ونمتواني زياد كم براستي هر 5,000 لو أنا روجانا چند يعني صلوات بس كومنتي مدينة دين مدري صلوات لسر پیغمبر أوانا. جزاك الله خير. خوشحال بن قربان كان خوي جورا زيادة بردوامي تو بخشي ودعاء خير جوية مكة.